سەبارەت بە نەخۆشی شەکرە و ڕێژەی توشبوان بە نەخۆشی شەکرە بۆ ئەم مەبەستە میوانداری دکتۆر سەردار سوچی گوتەبێژی وەزارەتی تەندروستیمان کردو. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس لەگەڵمانی. زۆر سپاس. دکتۆر هەوڵەکانی ئێوە وەزارەت بۆ بەرەنگاربوونەوە یاخود بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبوون چی بووە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە کاک محەممەد بۆ قسەکردن لەسەر تەورێکی گرنگ بەڕاستی نەخۆشی شەکرە. من بەر لەوەی با بڵێن وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوە پێم خۆشە کوشتێک باس لە نەخۆشی شەکرە لە کوردستان و لە جیهان بکەن. دیارە نەخۆشی شەکرەیەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان کە لەسەر تاسەری جیهان ڕوو لە بەرزبوونەوەیە. ساڵانە ملیۆنان کەس لە جیهان تووشی نەخۆشی شەکرە دەبن. دیارە هۆکارەکانی زیاتر بۆ ئەوە دەگەڕێنەوە بەڕاستی کە لە ئێستادا مرۆڤەکان چۆن بڵێ لایفستایلیان ناتەندروستە. ڕێکخراوی تەندروستی جیهانی هەمیشە لە ڕێی راپۆرتە تەندروستی فزیکیەکانە و ئاماژە بەوە ئاکاتن کە بۆ ئەوەی ڕێژەی نەخۆشی شەکرە لە سەرتاسەری جیهان کەم ببێتەوە پێویستە هەموو ئەو کەسانی کە توشبووی شەکرن و توش نەبووی شەکرەشن ئاگداری ژیانی خۆیان بن لە ڕووی خواردن، لە ڕووی وەرزش، لە ڕووی جوولە و نابێت تەمبەڵ بن، ئەبێت جوڵەیان زۆر بێتن، ئەبێ وەرزش بکەن و یەکێک لە با بڵێن ئەو خاڵانەی کە زۆر گرنگە چۆن بڵێ لە کەمکردنەوەی ڕێژەی توشبوونی مرۆڤ بە نەخۆشی شەکرە بریتێلەوەی کە پێویستە مرۆڤ ئاگداری کێشی لەشی خۆی بێتن. قەڵەوی کاریگەرێکی ڕاستە خۆی هەیە لەسەر نەخۆشی شەکرە. ئەمە بەگشتی با بڵێن نەخۆشی شەکرەیە ڕەوشی نەخۆشی شەکرە لەسەر ئاستی جیهان کە بەڕاستی لە بەرزبوونەوەدا و لە کوردستانیش ئێمەش وەکو بەشێک لەم جیهانە لە کوردستانیش نەخۆشی شەکرە لە بەرزبوونەوە. هەوڵەکانی ئێمە وەکو هەرێمی کوردستان یاخود بڵێن ڕوونتر یاخود ورتر بین وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام لە ڕێی با بڵێن کەناڵەکانی ڕاگەاندن، لە ڕێی هۆشیاری تەندروست، لە ڕێی بۆ نمونە پۆستەراتەوە، لە ڕێی سیمینارات، وەرکشۆپ، کار و چاڵەکی مەیدانی هەموو ئەمانە ئێمە هۆشیاری تەندروستی بڵاو دەکەینەوە، خەڵک و شار دەکەینەوە، ئاگادار دەکەینەوە سەبارەت بە مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرە، ئاگاداری ئەوان دەکەینەوە کە نەخۆشی شەکرە ئەگەر چارەسەرەکەی مەحاڵیش نەبێت بەڵام قورسە، بەڵام ئەگەر ئێمە پەیڕەوی سیستەمێکی خۆراکی تەندروست، وەرزشێکی باش، کێشڕێکی خۆمان بکەین لاینی کەم ئەتوانین لە ماکە نەخوازراوەکانی کاریگەرە لاوەکیەکانی نەخۆشی شەکر بگەین. لە هەرێمی کوردستان ئێمە بە چۆن بڵێ ڕێکاری جۆرا و زۆر یاخود بە بەهەنگاوی جۆرا و زۆر ئێمە ئاگداری ڕەوشی توشبانی نەخۆشی شەکرین لە بنکە تەندروستە سەرەکیەکان لە ناو پارێزگا پزیشکانی پسپۆری خێزانی هەن کە ڕۆژانە با بڵێن توشبانی شەکرە سەردانی ئەم بنکە تەندروستیانە دەکەن و لایەن پزیشکی پسپۆری خێزانی چارەسەریان بۆ دەکرێتن، پشکنینیان بۆ دەکرێتن و بە دوواداچوونی بەردەوامیشان بۆ ڕۆژی تەندروستیان دەکرێتن. لە نەخۆشخانە حکوومیەکان لە ڕاوێژکاری ئێواران پزیشکی پسپۆر دانیشتووە کە لەوێش نەخۆشانی شەکرە سەردانیان دەکەن کە لەوێش بە هەمان شێوە با بڵێن چارەسەر وەردەگرن و پشکنینی بەردەوام بۆ دەکەن و لە هەمان کاتدا لە شاری هەولێر دهۆک سلێمانی سەنتەری تایبەت بە چارەسەری توشبانی شەکرە هەیە. لە شاری هەولێر سەنتەری لەیلا قاسم هەیە کە تایبەتە بە چارەسەری توشبانی شەکرە، لە شاری سلێمانی سەنتەری دکتۆر تەها هەیە کە تایبەتە بە چارەسەری توشبانی شەکرە و لە شاری دهۆکیش هەل لە نێو بینای نەخۆشخانەی ئازادی سەنتەری چارەسەری توشبان بە نەخۆشی شەکرە هەیە. لە ڕێی ئەم سەنتەرانەشەوە وەزارەتەکەمان هەرێمی کوردستان پزیشکانی بەڕێز بەردەوام لە هەوڵدان بۆی هۆشیاری تەندروستی سەبارەت بە نەخۆشی شەکرە بە خەڵک بدەنی و ئاگاداریان بکەینەوە لە ڕێژەکە چەندەیە، ژمارەکە چەندەیە؟ بڵێ خۆی من سەرەتا پێم خۆشە ئاماری جیهانیت پێ بدەم. لە سەرتاسەری جیهان بەپەی ئەو ئامارەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاندووە بە ژمارە 422 میلیۆن کەس لە سەرتاسەری جیهان توشبووی نەخۆشی شەکرن. ئەگەر ئێمە بە ڕێژە بە چۆن بڵێ بە پریڤڵانسۆری بگرین لە 105 مرۆڤەکان لە سەرتاسەری جیهان توشبووی نەخۆشی شەکەن. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ڕێژەکە 1.69 واتە 1.9 ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەکر لە هەرێمی کوردستان. من ڕێژەکە دەڵێم ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەکر لە هەرێمی کوردستان 1.69 کە خۆشبەختانە ئەم ڕێژەی ئەوە دەردەخاتن کە هەرێمی کوردستان سەبارەت بە توشبوونی نەخۆشی شەکرە لە ژێر ستاندارد و هێڵی سووری جیهانیدا. زۆر باشە. ئێستا زیاتر گوێمان لێ دەبێ منداڵان تووشی شەکرا بن، گەنجان تووشە بن، بانی ئەم نەخۆشیە تووشی هەموو کەسێکە بێ؟ بەڵێ خۆی نەخۆشی شەکرە سێ زۆری هەیە. زۆری یەکەم، زۆری دووەم و زۆرێکیش کە لە کاتی دووگیانیدا ڕوئاداتن پێ دەگوترێت جستێشنەل دایبێتس.
نەخۆشی شەکرە دەکەێتن لە هەر تەمەێک ڕووبداتن نەخۆشی شەکە نەخۆشیێکی درێژخایەنە بەشێکی پەیوەندی بە جیناتەوە هەیە و بەشێکی تریشی پەیوەندی بە لایفستایلەوە هەیە من بۆیە لە قسەکانی شمدا زۆر جەخت و فۆکەسم خەدە سەر لایفستایل بۆتی چونکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوە تەندروستی جیهانیەکان بەگشتی پزیشکانی پسپۆر هەموو جەخت لەسەر ئەوە دەکەنەوە یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە ڕێژەی نەخۆشی شەکر لەسەر تاسری جیهان بەرز بێتەوە سێدەنتەری لایفستایل واتە لایفستایلێکی ناتەندروستە یعنی ئەمە وا دەکاتن بەڵێ کە دەکرێن منداڵ زۆرێکی تایبەت زیاتر زۆری یەکەم با بڵێن تایبەتە بە منداڵ و هەرزەکار زۆری دووەم دەکەێتن دوای 40 ساڵی ڕوو بداتن کە ئەمە لەوانەیە بەشێکی پەیوەندی بەوە هەبێتن لە باوانەکانیان نەخۆشی شەکر هەبێتن مەترسی توشبوون بۆ نەوەکان دەبێتن و بەشەکەی تریشی پەیوەندی بە لایفستایلێکی خراپەوە هەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێتن ئەو هۆکارانەی کە وای کردووە بەڕاستی لە جیهان نەخۆشی شەکر بەرز بێتەوە کەمی وەرزشە کەم جوڵەیە تەمبەڵیە بەڕاستی خۆراکی ناتەندروست خۆراکی ناتەندروست واتە چێ خواردنەوە گازیەکان خواردنەوە وزە بەخشەکان ئەو خواردانەی کە بەڕێکی زۆر لە شەکریان تێدایە خواردنە خێراکان فاسفودەکان هەموو ئەم هۆکارانە وایان کردووە بەڕاستی کە لە جیهاندا ڕێژەی نەخۆشی شەکرە لە بەرزبوونەوە دابێتن زۆر باشە بۆ داهاتوو چیەکەن پلانتان چیە بۆ داهاتوو بەردەوامە بن پلانی ڕۆژانە بەردەوام بە خوێندنەوە بۆ ڕێژەی توشبوانە یاخودەوەی کە پلانی خۆتان هەیە بەردەوام بوو بڵێ خۆی سەبارەت بە هاتچۆن بڵێ پلانی ڕوبەڕووبوونەوەی یاخود بڵێن بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکر لە جیهان دەماتوان بڵێن خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە یەکەمێن ئەوەیە کە خەڵک ئاگادار بکرێتەوە چونکە من ئەوە چەندین جاریشەم قسەی دووبارە دەکەمەوە بۆ چونکە ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکان وا دەڵێن بەهێزترین هەنگاو بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکر لە جیهان ئەبێ خەڵک ئاگاداری ژیانی خۆیان بێتن ئاگاداری سیستەمی خواردنیان بێت ئەمە زۆر کاک مەحمەد نەخۆشی شەکر نەخۆشیێکی درێژخایەنە چاودێریکردنیشی ئەبێ درێژخایەن بێتن بەڕاستی بە تەنیا خواردنی دەرمان بەس نییە ئەبێ توشبوانی شەکرە لاینی کەم ساڵی جارێک یاخود 2 جار لەلایەن پزیشکی پسپۆرەوە هەڵسەنگاندنێکی گشتیان بۆ بکرێتن ئێمەشلان خۆمانەوە بەردەوام لە هەوڵدان داین هەم هۆشیارکردنەوە با بڵێن پێدانی هۆشاری تەندروستی بۆ ئەوەی ڕێژەکە زۆر باشە دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی سوپاس بۆ ئامادەبوونی خۆشحاڵی سپاس